چینە لای تەوەری یەکەممان لەوەی کا خاتونەکانی ئێمە هەمیشە دەستێکی ڕەنگینیان هەیە و بەهرە و توانایەکی زۆر تایبەتیان هەیە و زۆر کەسمانەیە لەوەی کە لە بواری هونەرە کار ئەکات و دەستێکی ڕەنگینی هەیە و توانیوێتی بەم بەهرەیەی خۆی بە دەست و پەنجە نەخشینەکەی کۆمەڵێک تابلۆی هونەری بە شێوازێکی جیاواز بنەخشێنێت. ئەمڕۆ باس لە هونەری سترینگ ئارت دەکەین و ئەزمموی خاتونێک کە لەم بوارەدا کار ئەکات و کۆمەڵک لە کارە هونەریەکانی لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێیە نمایشەکەین وەروە باسێک لە کارەکانی شەکەن ئەویش زۆر بەڕێز خات و چاواندانە کە وەکو هونەرمەند بە خۆشحاڵی لەگەڵمانە بەشدار ئەبێت. خات و چاوان فەرموو. کێشەمان نییە مەمان لای خۆمانەوە دانابوو بەڵام فەرموو خات و چاوان فەرموو. بەخێر بێت. بەخێر بێت فەرموو. بەخێر بێ خاتون. بەخێر بێ سەرچاو. خات و چاوان دەستخۆشی و لێەکەین بۆ ئەم کارانە هەروە کارێکشمانێن نمایش کردبوو ئەکەوت. باسێک لە سەرەتای ئەزمموی کارکردنت بکەین چۆن و دەستت بەم کارە کرد بە سترینگ ئارت. سەرەتا سپاس بۆ بانگێشتەکەتان. سەرەتا لە ساڵی 2020ەوە بوو دەستم پێ کرد ئەو کاتە بوو کە کۆڕۆنا بوو کەرەنتین بوو ئەو کۆزانی زۆر گەنج لەو کاتەیە دەستیان بە ئیشێکی خۆیان کرد منی شەڕۆک و ئەوان ئەم هونەرەم هەڵبژارد و حەزم لێ بوو سەرتاوەکو حەزێکی خۆم بوو دەستم پێ کرد. بەڵامی تر دوایی کە وێنەکانم پۆست کرد و خەڵک خواستی لەسەر بوو پێم باش بوو پێیجێکدانم و ئەوە بە ئۆنلاین پێیان بفرۆشم. باش دەستخۆشی لێگەین با ئەمەشە هەر بۆی کە بینەران بژێنێ لای خۆمان دامان نابوو ئەمە نەخشەی کوردستانە هە لەسەرم وێنەیە تابلۆی کە کێشاوتە سەرەتای دەستپێکردنە چکەم کارانە بێ سەرەتا سکێچێکی بۆ بکەیت ئەنجا دوجار لە ڕێگەی بزمار و پەتەوە کاری لەسەرەکەی چۆن فێری ئەمە بووی چۆن فێری سکێچ بووی. خۆی لەم هونەرەیە ینی شەرت نییە کە وێنە کێش بیت دەستی وێنە کێشانێکی باش هەبێ خۆی ئەگەروا بیت باشترە ئاسانترە ئیشەکە بۆت بەڵام ئەگەر واژ نەبێت توانی ڕسمەکە تەباکەیت یان ئیستنساخی کەیت ئەو کاتە لەسەرەوە ئیشەکەیتەوە بزمارەکانی لەسەر داوتی. زۆر باشە. خات و چاوان ئاماژەت بۆ تۆ لەو کاتی کە کەرەنتینە بوو کاتی کۆرۆنا بووە تۆ دەست بەم کارە کردو کاتە تا چەند گرنگە ئێمە خاتونەکان هەر دەرفەتێکە بێت بۆ ئەو بەهرەیە کە هەمانە بتوان ئەو دەرفەتە بقۆزینەوەی و کاری زیاتر بکەین. خۆیەوە شتێکی زۆر باشە ینی ئێستا هەستەکەم گەنجیش خۆی لەوە تێگەیشتووە ینی ئەوە نیە چاوەڕێی کەرتی حکومی بێ یان کەرتی تایبێت بێ هەوڵایە خۆی ئەزمموی لە چ بوارێکە هەبێت دەست پێ بکات زۆر باش ئێستا ئەو شتەژە بینین زۆربەی گەنجەکان خەرێکی ئیشێکی خۆیان و زۆر سەرکەوتوشن. زۆر باشە شوێنێکی تایبەتی هەیە بۆ ئەم کارانەیە خۆ لە ماڵەوە کار تا ئێستا هیچ شوێنێکم نییە هەر لە ماڵەوە ئیشی لەسەرەکەم من خۆم زانکۆم تاوا کردووە بە شارەبیم تاوا کردووە بەڵامی تر دوای ئەوە دەستم پێ کرد. زۆر باشە. کارکردن لە سەر ئەم شێوازان بۆ نمونە ئێستا ئەمە خەریتی نەخشەی کوردستان بوو ئەوانەی کاوکارانم لە پێش ستۆدیۆکەمان و پیشانەیە چەندین هونەرمەند و چەندین کەسایەتیە وەکو هونەرمەند حەسەن زیرەک وەکو قازی محەممەد وەکو شوێنە جیاوازەکانی کوردستان پردی دەلالە لە زاخۆ یاخود هونەرمەند یەکێ لە شاعیرە گەورەکان پیرەمێردی شاعیرەکە دروستت کردووە شێوازی ئەم کەسایەتیانە چۆن کاری لەسەرەکەی وە کارەکە چەندت پێچێت. سەرەتا بۆ من زۆر قڕست بوو ینی وێنەی کەسێک گەشتمەوە سەرتا بەشتی بەسیت دەستم پێ کرد بەڵام ئیتر لەگەڵ ئاوا تەجربەی خۆت دەسەڕایەت و لەگەڵیا کە ئیشی لەسەرەکەی باشتر فێرەبیت بەس ئەوە ئێستاژ ینی هەر ئیشێکی خۆر سەوردەکاری زۆر زۆر ینی ئێستا بۆ نمونە بۆ وێنێکی وەکۆی قازی محەممەد نزیکەی مانگێک بێ ئیشی لەسەر بکەم بزمارەکان نزیکەی 2000 بزمارم لەسەریدا کوتیوە کاتێکی باشی ئەوێت و ینی تااقەتێکی باشی ئەوێت. ڕاستە باشە کەواتە ئەبێ سەرەتا ئەم بزمارانە هەمووی بە سکێچەکە دروستی بکەیت لە دواییە بۆ ئەو ڕەنگشتانی خۆی زۆر گرنگە لەم هونەرەیە ینی تۆ تەرکیزی لەسەر بزمارەکان بێت زۆر بە جوانی و بەڕێکی دایان کوتی بەرز و نزمیان نەبێت دوایی تر کە بزمارەکان ڕێکبوون وشەکە خۆی جوان ڕێگەکەوێت. ڕاهاتنی دەستە یاخود شتێک بەکارێنی بۆی کە بتوانی هەمووی لە ئاستێکا بێت. خۆی ڕاهێنانی دەست بەڵێ جار من ئێستا ئیشم هەیە لە سەرەتاوە دروستم کردووە ینی هەموو شوێن بزمارە بزمارێک ئاوا کەوتۆ بزارەوە بەرز و نزمیان هەیە بەس تر دوایی ڕایت ئامێری شەیە ئێستا ینی بۆ بەرز و نزمیەکەی دیاری بکەیت
ئەو کاتە من نەبوو بەڵام ئێستا هەیە بۆ کەسانی کە تازە دەست پێەکەن شتێکی باش ئاسانکاریە بۆیان زۆر باشە. زۆر جار چەکشیشی بەردەستەکێتەوە زیاتر سەرەتا زۆر دەستم زۆر گرنگارەکە بەس ئێستا باشە ناڵێنیشان دێجار لەوانەیە هەر ئەزیێتە بات. بەڵێ زۆر باشە. بەجار لە کاری سترنگ ئارت هیچ کارێکی دیکەی هوەری ئەکەی دەستڕەنگینی لە هیچ کارێکی دیکە من زیاتر تەرکیزم لەسەرم هوەرەیە چونکە بەجددی کاتێکی باشی ئەوێ ینی مەجای ئەوم نییە خەرگی شتی تر بم داواکاریش زۆرە لەسەری سوپاس بۆخوا چونکە تا ئەم حەدە ینی هوەرێکی تازەی لە کوردستانە و وەکو تحفەیەکی ژوایە خەڵک زیاتر بە هەدیە ئەیبات. باشە ئێستا بینی ئێستا لە مانکی پیرۆزی ڕەمەزانە لە 15 ڕەمەزانەوە فیلم فاوندیشن شەوانەی این فستیڤاڵێکی کردوێتەوە بەتایبەت بۆ خانمان و بۆ هەموو کەسێ بە پێ جیاوازی بەدەر لەوە دەستگای میدیای کورسات لە هەموو بۆنەکانە کار ئێمە بۆ هەموو کەساناکەین دەزڕەنجین هیچ لەو بابەتانە بەشداریت نەکردووە تا ئێستا هیچ بەشداریم نەکردووە کە دەرفەتێکە بۆی کە خەڵک زیاتر بناسێ بەستر لەبەر مەشغۆڵی ئیشەکە ینی کاتم زۆر لێە بە ئەبێ ینی کاتێک بێت هیچ ئیشی خەڵکم لەبەر دەسانە بێت چکە زیاتر ئەو لای من گرنگە ینی ئیشی خەڵکەکە بەجێ بگەین و هی ئەوان تاوەکەم ئینجا ینی ئەو بکەم خۆشە فێر بووی تر یەک دووکەی دوانی کە فێرکە لەگەڵ تاوەی زوو کارەکان من کۆرسێکم کردو تۆ ئێستا زۆر بە خۆشحاڵیە ینی کۆرسێکم هەیە زۆر کەسیش بەشداریان کردو فیدباکی زۆر باشیشم بۆیەتەوە کە ئەوانیش فێر بوون لەسەری زۆر باشە. ئەم کارە بەتەنها خۆت ئەنجامی ئەدەی ئاماژت بۆ کلەوەی کە تاسی شوێنێکت نییە چۆن کارەکان وەرەگری لە ڕێگەی ئۆنلاینەوەی بۆ نمونە من داوای کارێکەکەم ئەبێ نامەت بۆ بنێرم چۆن ئەو کارە هەر لە ڕێگەی پیجەوە پیجی ئینستاگرامم ئەکتیڤی باشە شکر لێەوە نامم بۆ ئەنێرن و شەکانم ئەبینن زۆر باشە لەگەڵ ئەوەی کە هەر کارێک دروستەکەی ئەم کارە ڕاستە پەت لەگەڵ بزمان بەکارێنی ڕەنگەکان چۆن چیاکەیتەوە ڕەنگەکان بەجددی ئەکەوێتەوە سەر سەلیقەی خۆت چونکە هەیە ینی باشی شەلەی شەکەیە بەڵام کە ینی ئەوت نەبێ بزانی ڕەنگەکان چۆ ڕەنگخەی ئیشەکە جوان دەرناچێ ینی ناشازەوێت بەڵام ئیترە بێ خۆ و سەلیقە هەبێ بزانی جۆرەکانی پەتەکانیش جیاوازە بزماریشمان هەیە جیاوازە ینی هەموو بزمارێک ناتوانانی بەکاری بێنی بزماری تەختە جیاوازە بەڵێ پەتەکانیش بە هەمان شێوە جیاوازە بۆ هەر ئیشێک و پەتێک بەکارێنیت ئەوە نیە بتوانی زۆر کاربینی و مە زۆر کەسم کاری جەنابتانەکات بە یەک پەت ئەیکات هەموو کارەکە تەواوەکات بەڵام دوای بۆیەکات ئەم شێوازە چۆنە ئەو شێوازە شەیە ئەو ئاسانترە دوای بۆیەستەکەی و لە دەستکردەکە لە ئاچێت بەڵێ بەزی تر تۆ پەتی جیاواز و ڕەنگی جیاواز بەکاربێنی ئیشەکە قورسترە بێت بەڵام جوانترە بێت زۆر باشە ئەمە شەر کۆمەڵە کارەکانە لەوەی کە ئێستا هەڵکارانمان وێنەکانە گوازنەوە کۆمەڵەکە لە کارەکانی چاوانە کە کارەکانت جیاوازە لەسەر خەریتە ئیشت کردووە سەر نەخشە ئیشت کردووە با بزانین کارکردن لەسەر بوونە لەسەر مۆدێڵێک ئاسانترە یاخود لەسەر سروشت کارکردنی سروشت بێت یاخود هەندێک بابەتی دیکە کوامانە کارکردن ئاسانترە کە لەسەر و وردەکاری زۆری ناوێت هەنێک لۆگۆ هەیە نووسین هەیە ئەو وردەکاری کەمترە ئاسانترە کارکردن زەخرەفەکان هەیە ئەویش ڕاستە بێت زۆر بە دەقیقی بیکەی بەڵام ئاسانترە ئیشەکەی زووتر تا ئەبێت بەڵام وەکوتم پۆرتریت و وێنی شخصیەکان ئەو ئیشی زۆر ئەوێت و قرساوە و زیاتر هەڵیشمیاو لە ئیشەکانمە هەموارکێکی کوردەواری پێوە دیار بێت کۆبین زیاتر نەخشەی کوردستانە کەسایەتی کوردیەکانە شوێنوارە کوردیەکانە زیاتر ئیشم لەسەر ئەوە کردووە باشە ئەم کارانەی ئەیکەی بێگومان هەر کەسێک داوای بکات حەزەکە زۆرترین کات بمێنێتەوە ئەو مادانەی کابۆن نەپەتە و بزمارە بەکارێنی هیچ ڕووپۆشێکی بۆ بەکارێن یان هەروە خۆت ئەبێنێتەوە تویترەمە بێنێتەوە تۆزی لێنی تەڕ ببێت ئەبێ ماوادی باش بەکاربێنیت و دوای ئەوە ژەبێ پارێزگاری لێ بکە ئێستا بزمار عنی زمانیەوە نیە تو ئاسنە هەر لە شوێنێکی شێدار ئۆیادانی ژەنگ کەڵێنێت بەڵام ئەبێ پارێزگاری لێ بکەیت تۆ بتێ بمێنێتەوە ئەبێ پارێزگاریشی لێ بکەیت ئێستا من خۆم ئەوانە نزیکەی 4 ساڵە دروستم کردو و هەر ڕەنگەکانیش و بزمارەکانی شێرۆک و خۆی ماوەتەوە تێک نەچووە پاشنجا ئێستا بە خۆشحاڵیەوە ئێمە کاتێککە ئەچینە سنتەری پزیشکەکان کلینکەکان یاخود هەندێک لە سنتەرەکانی دیکە یاخود هەندێک لە شوێنی دام و دەستگا حکومیەکان دام و دەستگا گشتیەکان بەڵ ئەبینین لەوەی کە تابلۆی دەستی کەسانی شارەزای خۆمان زۆرتیا بەکار هاتووە بۆ جوانکاری لە ئێستا خواستی هاوڵاتیان چۆنە بوون ئاماژت بەوە کردوتت هەندێک کارکردن لەسەر لۆگۆ هەیە لەوانەیە
ئاسانتر بێت تا چەند لە شوێنانە گرنگی بەوادن کە دیزایانی شوێنەکان بە تابلۆیەک بنەخشێنن. بە خۆشحاڵیەوە ینی جاران لەوانەوانە و بێ بەڵام ئەم ساڵانەی کۆتایی خەڵک زۆر گرنگی بە ئیشی دەستەیات نەک هەر لەم ینی بوارەی منە چنین بێ دوێنێ کێشان بێ بە بۆیە زۆر خەڵک گرنگی پێ ئەیەت و ئەزانێت کە ئەو شتا ئەمێنێتەوە جیاوازە و تایبەتە بە خۆی ینی لە شتێکی بازاڕی نییە زۆر داواکاری لەسەرە و زۆر گرنگی پێ ئێن ینی لە ڕووی نرخیشۆ ئێستا هەستەکەم باشترە ینی زۆر کێشیان نابێت جاران زۆر ینی گلەیان لەوە کرد کە خەڵک نایکڕێت و نرخی پێ نایەت و ئێستا تا حدێ باشترە. باشە کارەکانت ئەگەر کەسێک بێ بە قەباری جیاوازتر لە شێواز و شێوەی قەوارەکەی بگۆڕێت هیچ کێشت نابێت لەو کار ینی کاری گەورە تیش تێ من هەر لەسەر خواستی خەڵکەکەم هەر جۆرێک بیانەوێت بۆ شێو بۆیان دروست دەکەم. زۆر باشە لەگەڵ ئەوەی کە ئێستا بە خۆشحاڵی و ماتریال لێرە زۆر زۆرە ینی بتوێت لە تەواوی دەزۆکان بە هەموو ڕەنگەکانیەوە بیکڕی لەگەڵەوە هیچ کارێکتە بووە نیوەی زۆری تاوا بکەیت و هەستکەی بەرە و تێکچوون شوە و سەر لە نوێ دەست پێ بکەیتەوە. بەڵێ زۆر ئەو شتەڕۆیە زۆر ناخۆشە ینی دیسانە بێت دەست پێ بکەیتەوە یان هەنە ئیشم هەیە ینی لە کۆتاییە لێک خەلەلی بچووکە ترە بێ بیخەمەوە لە چونکە من بۆ خەڵکی یەکەم ئەبێ لە ئاستراڕوانی ئەوانە بێت ینی ئەو کارە هەڵ ناوەشێنیتەوە هەنێک خەلێل هەیە ناتوانانی بە هەڵۆشانەوە حەلی نییە ئەبێ دیسان دەست پێ بکەیتەوە هەنێکی شەیە ینی هەڵی خۆمی لەگەڵا ئەم دەستی پێەکەمە و دیسان بە جوانتر بەسام کاری پیرەمێر چەند ڕۆژی پێچوە هەفتەیەک بەس لەسەرێک ئیشم تیا کرد هەموو ڕۆژگە بۆ ماوەی نزیکەی 10 ساعت ئیشم تیا کردووە. باشە لە فستیڤالەکان کە فستیڤالی زۆر ئەنجامەدە تا چەند هەوڵەداوە لە فستیڤالەکانە بەشدار بیت هەم بۆ ئەوەی لەوەی کە دەستی هەلێکی کار زیاتر بێت لە فستیڤالەکانە بەشدار بیت و ئەم کارە جوانانەش لە فستیڤالەکانە نمایش بکەیت. وڵی زۆر بەشداریم نەکردووە هەنێ فستیڤالی تایبەت هەیە کە بەشدار بم چکە بەجدی خۆت ئارەزوت نەکردووە کە بەشدار ئیشەکانم زۆر قورسانی هاتو چۆپێکردنیان زۆر ئیزعاجە لەبەرەوە زیاتر بەشداریم نەکردووە بە تایبەت بۆ شوێنانی کە زۆر قەرەباڵەخن ینی هەستەکەم زۆر گونجاو نەبێت بەستەنە فستیڤالی تایبەت هەیە شوێنێکی تایبەتی هەیە و خەڵک جوانتر ئەتوانێت بیان بینێت لە نزیکەوە ئەوانە بەشداریم کردوەتیانە. باشە ئەگەر ئەمە هەوڵی لەگەڵ بێ شوێنێک تایبەت بە خۆ بکەیتەوە چەند خاتونێکی ڕەفیقی خۆشت فێر بکەیت ئەتوانی ئیشەکەت بڵاوتر بکەیتەوە و پەری زیاتر پێ بێت جا ئەوە ینی ئەوە ئامانجی منە بەڵام ئیتر کاتی ئەوێت و لە بواری مادیشۆ ینی ئەوەی ئەوێت ئەبێت هەموو شتێک ئامادە بێ ئەنج دەست پێ بکەینەکەوە هەر بە هەڕەمەکی و شتێک دوکانێک لە بازار ببینی چەندین تابلۆی بیانی و شتێک دەرەوەمان بۆ بێ با دوکانێک بینی خانوێکی کورد و بەروبوومێکی کوردی جوانانی دڵخۆش ئەمە کەسایەتی و نەخشەی کوردستان و ئەم بابەتانە بێتە من ئێستا زۆر خۆشحاڵم ئێستا خەڵک بەجددی قەدری شەکە زانێت ینی ئەوە نییە بەس بڵێت پارێکی پێم تاوە جگەلەوە ینی زۆر دەستخۆشیم لێەکەن بێجگەلوی کە ئیشەکە بۆ ئەوانم کردووە بۆ هەموو ئیشەکانی ترم ینی یەن نامە ئەنێرن دەستخۆشێکی دوور و درێژم بۆ ئەنێرە ئەنج داوای شتەکەکەن ینی ئەو شتە زۆر خۆشحاڵمەکە و زیاتر والۆ کەسانەشەکە کە بەردەوام بن لەسەری شتەکانی خۆش بێمە وادارینەوەی کە لە داهاتوە ببیت بە خاوەنی گەلەرێکی خۆت و جوانترین و کارانی کە ئەکرد بتوانانی لەوێ هەم بۆ بژێوی ژیانەکەی خۆت و بۆ هەلی کارەکەش بۆ چەندی کەسیت کە بتوانانی بێڕەخسێنیت دووبارە سپاس زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووین. خۆش بێت خۆشحاڵ بوو.